ڕێکەوتنی دەست و دەستکردنی دەسەڵات لە پارێزگای سلێمانی ئومێدێکی بەخشی بە خەڵک کا متمانەیان بۆ ڕێکەوتنەکان بگەڕێتەوە و بەکارێکی گرنگ بیبینن. چین و توێژەکانی کۆمەلگای کوردی بە مەڵوێستەی یەکێتی سەرسامن و هیوا دەخوازن دەست و دەستکردنی دەسەڵات لە تەواوی پۆستەکانی دیکەی هەرێمی کوردستان ببێتە مۆدێلێکی نوێ. ئەمە بوو بە مۆدێلێکی نوێ لە بەرامبەرەوەی کە بەڕاستی باوەڕیان بە سیستەمی ئاڵوگۆڕی دەسەڵات هەبێ، باوەڕیان بەوە هەبێ کە بەجانێکی برای و تەبایی کارەکان بەڕێوە بچێ. ئەمە کارێکە بەڕاستی هەم دڵنەوەی دەدا بە ئەو کەسانی کە دەنجیان داوە و دەنجیان بە فیرۆن ڕۆیشتووە. ئەمان دەخوازن کە زۆرترینی خزمەت بە کۆمەلگای کوردەواری بەتایبەتی ئەو دەڤەرە بکەن کە ئەم ئاڵوگۆڕی تێدا کراوە. بەشێک لە ئەدیبان و نووسەرانی شاری هەولێر ڕایدەگەێنن دەست و دەستکردنی دەسەڵات لە پارێزگای سلێمانی گۆڕانکاریەکی نوێ و دەستپێکردنی قۆناغێکی تازەیە لە مێژووی هەرێمی کوردستان و هەنگاوێکی گرنگە لە ژیانی سیاسیدا کە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ئەمەگاوەیە. بزی دڵخۆشکەریشە چکە ئێمە ڕاهاتوین کە کاتێک کە کەسێک حزبێک یان کەسێک پۆستێکی باڵا بەدەستەوە دەگرێ بە زەحمەت ئەو پۆستە بەزێ دەڵێ، بەڵام ئەوەی کە لە سلێمانی ڕوویدا لە مەسلەی ئاڵوگۆڕی سەرۆکی ئەنجومەنی پارێزگاوە پارێزگا کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستاندا کرابوو دوو ڕووی هەیە. ڕووییان ئەوەیە بەڕاستی پێشتر ڕێکەوتنیشی پێشتر هەبووە و پابندبوونە بەو ڕێکەوتنەکە ئەمە شتێکە لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە جێگای بایەخە. دووەمیشیان سیمای یعنی پرۆسەی ئاڵوگۆڕەکە دیسانەکە کە جێبەجێ دەکرێت ئەمەشان هەر دیسانەکە وەکو خاڵی دووەم شتێکە جێگای بایەخە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە 19 ئابی 2014 ڕێکەوتنێکیان بۆ ئاڵوگۆڕکردنی پۆستەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئەنجامدا. لەگەڵ هاتنی وادەی ئاڵوگۆڕیەکان لە پۆستەکاندا یەکێتی پابەندی ڕێکەوتنەکە بوو بۆ دەست و دەستکردنی دەسەڵاتەکان لە حکومەتی خۆجێی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و پێدانی پۆستی پارێزگای سلێمانی با بزوتنەوەی گۆڕان. ئەم هەنگاوەی یەکێتیش بووە مایە دڵخۆشی و جێی ئومێدی خەڵکی کوردستان. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.